سەرچاوەی ئاوەدانی هەرگوند و شارێک ئاوە. سەدا هەفتای گوندەکانی سنووری ئیدارەی سۆران کێشەی ئاویان هەیە. تاوەکو ئێستاش بەشێک لە گوندەکان پرۆژەی ئاویان بۆ نەبەستراوە و بە تانکەر ئاویان بۆ دەچێت. پاش جاردێکی تەواوی هەموو گوندەکان بۆمان دەرکەف 65 ساعت تا 70 ساعت گوندەکانمان کێشەی ئاو هەیە. کێشەکەیش دوو جوورە. کێشەیەک هەندێک گوندمان هەیە لەبەر هۆی نەبوونی سەرچاوەی ئاویان دووربوون لە سەرچاوی ئاو تاکو ئێستا پرۆژە ئاو بوون نەکرا لەبەر هۆی تانکەر ئەمە ئاو دەدەینێ. هەندێک گوندی ترمان هەیە لەبەر بەرفراوانبووری سنووریان ئەوەی کو مەسەڵەن سولفەی ئاخاری گرتیە و خانی زیاتر لە دروستبوونی ئاوادیان زیاتر لێ پەیدا بووە. شەبەکەی ئێستا بەشی ناکات. ئەو ڕێژە تقریبا 65 ساعت تا 70 ساعت یان 75 ساعت دەبیتن. پلانی ما ئەمساڵ ئەجێەوەی کول بە هەماهەنگی لەگەڵ ئیدارەی سۆران و ئەوانژی وەڵامیان هەبوو لەسەر ئەو ماوزوع و بەرپشتگیری ئەو بابەتەی ئەکەن دا بودجەیەکی تایبەتمان کردێ بۆ گوندەکان و ئەم بتوانین بە پلانێک توگمە بە پێی ڕێزبەندی گوندەکانش بە پێی ڕێژەی دانیشتوان و ئەهەمیەتی گوندەکە و هەتا بەرفراوانی گوندەکە دەگریتەوە ئەمە ئەو گوندان دەست بکەن و پرۆژێ ئاویان نییە. کەمی ئەو خزمەتگوزاریەکانی دیکە وای کردووە گوندەکان بەرەو چۆڵبوون بچن و هاوڵاتیان ڕوو لە شارەکان بکەنەوە. بە تانکەر ئاویان لۆ دێ بێسەروبەریە لە ئاوێ حالم باخچە وشی هەموو هیچ بوو لە تێنان. بەڕاستی زۆر زەروری ئەو ئاوە ئاومان نییە. ئەوەی نارم ئاوەی بیری خۆی نەبی هەر هیچ ئاوی نییە. بە تانکەر ئاوی لۆ دێ بە تانکەریش دار هەیە تانکەریش نییە و ئەوە نییە و وەڵا پرۆژەی نەهاتێ حکوومەت هیچ ناوەڵە پرۆژەی لۆ نەهاتێ. کەمکورتی و نەبوونی تۆڕی دابەشکردنی ئاو لە دۆڵی ئاکۆیان وەی لێکردیە دۆڵی ئاکۆیان بەرەو چۆڵی بچی بەرەو ئەوەی بچیت کە خەڵک ڕوو لە شار بکە ڕوو لە شوێنێکی دیکە بکە کە ئاوی لێ هەبی لەبەرەوەی ئەو سنوورێک کە ئەمە تێدا هەینە سەرچاوەکانی ئاوی سروشتی کەمن ئاوی دابەشکردن و تۆڕی ئاویشی بە شێوەی ڕێکوپێک لۆ نەهاتیە وەی لێ هاتیە خەڵک لە ناوچەی ما کۆچ بکە بەرەو شارەکان بچیت. ئیدارەی سۆران دەوڵەمەندترین ناوچەیە لە هەرێمی کوردستان لە ڕووی ئاو و کانیا و ڕووبارەکان. بەڵام کەم تەرخەمی حکوومەت لە دابینکردنی پرۆژەی ئاو وای کردووە سەدا هەفتای گوندەکان کێشەی ئاویان هەبێت. ئازاد و مراوی کەناڵی ئاسمانی پەیام ئیدارەی سۆران.